بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتیوی و بەرنامەی کرێکار بە یەکێکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بە یەکەوەی. کرێکاران جگە لە کێشە و گرفتە سیاسی و کۆمەڵایەتی و سنفیەکانیان زۆرجار بە حکمی ئەوەی کە چینێکی ژێردەستەی ناو کۆمەڵگان ئەو دیاردە تازانە کە لە ناو کۆمەڵگا سەرهەڵەدات زۆرتر لە ناو ئەوانە کارتێکەری دەبێت. یەکێک لەو بەڵا کۆمەڵایەتیە یا دیاردانە ئەعتیادە. لە بەرنامەی ئەم جارەی کرێکار دەپەرژینە سەر هۆکارەکانی گەشەسەندنی ئەعتیاد و سەرهەڵدانی ئەو دیاردەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا. پاش بینینی هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو بۆ درێژەی باسەکەمان دێ و مەلاتان و هەروەها پرسیارەکانمان لەم بارەیەوە ڕوو دەکەینە میوانی بەرنامەکە. 300 کرێکاری شارەوانی یاسووس زیاتر لە 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. زیاتر لە 6 مانگە حەقدەستی 300 کرێکاری پەیمانی شارەوانی شاری یاسووس داخراوە. بەپێی هەواڵی هێرانە زیاتر لە 6 مانگە حەقدەستی 300 کرێکاری پەیمانی خزمەتگوزاری ناوشاریەکان و کەشی سەوزی شارەوانی شاری یاسووس کە پەیوەندی بە ساڵەکانی 1391 و 1392 هەتاویەوە هەیە بە دواخراوە. ئەفراشتە جێگری خزمەتگوزاری شارەوانی شاری یاسووس لەم بارەوە ڕایگەیاندووە. بە دووەکەوتنی حەقدەستی کرێکارانی شارەوانی یاسووس پەیوەندی بە کاتی بەڕێوەبەرایەتی شارەوانی پێشووتری شاری یاسووجەوە هەیە. جێگەی ئاماژەیە جێگری خزمەتگوزاری شارەوانی شاری یاسووس لە درێژەی قسەکانی داوتی بە دوای دەست بەکارکردنی شارەوانی نوێ بە شارەوانێتی یاسووس کرێکارانی ئەو شارەوانیە بە تەنیا حەقدەستی مانگی خەرمانانیان وەرنەگرتووە، بەڵام هێشتاکە حەقدەستەوە دواکەوتوەکانی کاتی بەڕێوەبەرایەتی شارەوانی پێشووتریان نەدراوە. جێگەی ئاماژەیە ئەو شارەوانە لە کۆتایی قسەکانی داوتی داهاتی مانگانەی شارەوانی شاری یاسووس زۆر کەم و شارەوانی یاسووس ناتوانێت حەقدەستی دواکەوتی کرێکارانی بەشی خزمەتگوزاری و کەشی سەوزی ئەو شارەوانیە بدات. بەهۆی ڕووداوی کار کرێکارێکی سەقزی گیانی لەدەست ئەدات. لە کاتی کارکردن و بەهۆی برخگرتنەوە گیانی لەدەست ئەدات. بەپێی هەواڵە ناوخۆییەکان و لە زاری فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی شاری سەقز شارۆمەندێکی ئەو شارە کە لە یەکەیەکی بەرهەمێنان سەرقاڵی کار بووە برخگرتوویەتی و لە ئەنجامدا گیانی لەدەستداوە. ئەم کرێکارە 32 ساڵ تەمەنی بووە و لە کاتی شۆردنەوەی دەستگای پیکسەڵی ئەو شوێنەی کاری لێکردووە برخگرتوویەتی و پاش ئەوەی کە دەیگوازنەوە بۆ نەخۆشخانەی و شارە گیانی لەدەست ئەدات. هیچێک لە هەواڵنێریەکانی شاری سەقز زانیاری زیاتریان لەسەر ناو و پێناسی ئەم کرێکارە بڵاو نەکردووەتەوە. دەست لە کارکێشانەوە و کۆبوونەوەی ناڕەزایەتی 350 کرێکاری ئاسەلوویە. 350 کرێکاری ئاسەلوویە لە ناڕەزایەتی بە وەرنەگرتنی 3 مانگ حەقدەست دەستیان لە کارکێشایە و لە شوێنی کارەکەیان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی هەواڵەکان دەوروبەری 350 کرێکاری بەشەکانی 17 ئاسەلوویە لە ناڕەزایەتی بە وەرنەگرتنی 3 مانگ حەقدەستیان لە پوشپەڕی ئەم ساڵەوە تا ئێستا ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 22 ڕۆژبەر دەستیان لە کارکێشایەوە و لە شوێنی کارەکەیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. یەکێک لە کرێکارانی ناڕازی کە نەیویستوە ناوی ئاشکرابێت لەم بارەیەوە ڕایگەیاندووە. کرێکارانی ئاسەلوویە گرێبەستی کاریان نییە و بە لە بەرچاوگرتنی دەست لە کارکێشانەوەیان تا ئێستا هیچ یەک لە بەرپرسان ئامادە نەبوون گوێ لە داخوازیەکانی ئەو کرێکارانە بگرن و تەنانەت لەسەر خواست و ناڕەزایەتەکانیشیان قسە بکەن. جێگەی ئاماژەیە ئەو کرێکارە لە درێژەی قسەکانی داوتی پێشتر کرێکاران لە ڕێگەی ئیدارەی کارەوە بە دواداچوونی خواستەکانیان دەکرد، بەڵام ئێستا بۆ هۆیەوە کە خاوەنکار و بەرپرسانی و ئیدارەیە هاوکاری یەکتر دەکەن بە ناچار کرێکاران لە ڕێگەیەکی دیکەوە بە دوای بە دەرەنجام گەیشتنی خواستەکانیان دەکەون و لە ڕێگەیەکی دیکەوە ناڕەزایەتەکانیان دەردەبڕن. جێگەی باسە هەواڵنێریە نێوخۆیەکان لە سەرەتاکانی مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە ڕایانگەیاند بوو. 3 کۆمپانیای مەحوەرسازان تەناوب بوو ئەحداث لە بەشەکانی 17 و 18 ناوچەی عەسەلویە لە بواری دامەزراندنی لولەی گاز لەژێر چاوەدێری کۆمپانیای گەشەپێدانی پیشەسازی نەوت و وزە چالاکی دەکەن و هەروەها 3000 کرێکار لەو 3 کۆمپانیایەدا حەقدەستەکانیان بەدواخراوە. شایانی باسە ئەو کرێکارە ناڕازیە عەسەلویە لە کۆتایی قسەکانی داوتی بە دواکەوتنی حەقدەستی کرێکاران لەلایەن خاوەنکارەوە بۆتە کارێکی ئاسایی و کرێکارێک کە لەو کۆمپانیای دەست بەکارکردن دەکات هەر لە سەرەتای دەستپێکی کارەکەیەوە تا ماوەی 3 مانگ لە مافی وەرگرتنی حەقدەست بێبەشە. گیان لە دەستدانی کرێکارێکی بیناسازی لە کاتی کارکردندا. کرێکارێکی بیناسازی لە تاران لە کاتی گەچکاریکردنی دیواری ئاسانسۆری بینایەکی نیوەکارە لە 9هەمی شەشەمی ئەو بینایە دەکەوێتە خوارەوە و گیانی لەدەست دەدات. بە پێی هەواڵەکان ڕۆژی شەممە 19 ڕەزبەر
کرێکارێک بە ناوی باقی عین 27 ساڵ تەمەن لە کاتی گەشتکاری دیواری ئاسانسۆری بینایەکی نیوەکارە هەڵکەوتوو لە ڕۆژهەڵاتی شاری تاران بەهۆی لە بەرچاونەگرتنی خاڵە ئیمەنیەکان لە نۆهەمی شەشەمی ئەو بینایە دەکەوێتە خوارەوە و گیانی لەدەست ئەدات. جێگەی ئاماژەیە بەرپرسانی حکوومەتی بۆ دڵنیابوون لە بەرچاوگرتنی خاڵە ئیمەنیەکان و کەرەستەکانی پێویستی کارکردنی لەلایەن خاوەنکار و کرێکارانەوە بەرپرسن کە چاوەدێران و پشکێنەرانی تایبەت بۆ ئەو پرسە دیاری بکەن و بە شێوەی بەردەوام سەردانی ناوەند و شوێنەکانی کاری کرێکاران بکەن و لە ئاستی هاتنە ئارای ڕووداوی لەو چەشنە کەم بکەنەوە. گیان لە دەستانی دوو کرێکار لە کاتی کارکردندا. کرێکارێکی کۆمپانیای نکاتچوب لە کاتی کارکردندا بەهۆی هەڵمژنی گازی کوشندەی پسابی ئاوەڕۆی ئەو کارخانەیە گیانی لەدەستا. بە پێی هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە هەفتەی ڕەزبەر کرێکارێکی کارخانەی نکاتچوب لە پارێزگاری مازەندەران لە کاتی چاکردنەوەی سیستمی ئاوەڕۆی ئەو کارخانەیە بەهۆی هەڵمژنی گازی کوشندەی گیانی لەدەستاوە. بە پێی ئەو هەواڵە ئەو کرێکارە کە ناوی محەممەد یوسف تەبارە نزیک بە 10 ساڵ پیشینەی کار لە بواری پەیوەندیدار بە سیستمی بەتاڵکردنی ئاوەڕۆ لە کۆمپانیای نکاتچوب بووە. لە کاتی کارکردندا لە پەنای بیری 3 متری ئاوەڕۆی سەنعەتی ئەو کارخانەیە بەهۆی هەڵمژینی گازی کوشندە لەسەر خۆی دەچێت و دەکەوێتە ناو بیرەکە. بە پێی ئەو هەواڵە کەسێکی دیکە بە ناوی جەلیل نادری کە بۆ یارمەتیدانی ئەو کرێکارە ڕۆشتۆتە ناوبیری کارخانەکەەوە ئەویش بەهۆی هەڵمژینی ئەو گازە کوشندانە بۆتە قوربانی و گیانی لەدەستاوە. دواخستنی هەقدەستی 4 مانگی کرێکارانی کارخانەی ڕەنگین نەخ. نوێنەری کرێکارانی کارخانەی ڕەنگین نەخی سمنان باز لە دواکەوتنی هەقدەستی 4 مانگی و کرێکارانە دەکات. بە پێی هەواڵەکان ئەو نوێنەرەی کرێکارانی کارخانەی ڕەنگین نەخ کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت بە هەواڵێرانی ڕاگەیاندووە. کارخانەی ڕەنگین نەخ هەڵکەوتوو لە شارۆچکەی ڕۆژهەڵاتی شاری سمنان بە بیانووی نەبوونی پوڵ و کێشەی ماڵی توانی دانی هەقدەستی کرێکاران و باقی تێچووەکانی ئەو کارخانەیەی نییە. ئەو کرێکارە وتی کرێکاران هەقدەستی مانگەکانی جۆزەردان، پوشپار، گەلاوێژ و خەرمانانی ئەمساڵیان وەرنەگرتووە و جگە لەوەش سەنەوات، جەژنانە و دەستخۆشانەی ساڵی ڕابردوویان پێنەدراوە. ئەو کرێکارە وتیشی خاوەنکار لە کاتی خۆیدا مافی بیمەی کرێکاران بە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی نادات. بە تەقەی هێزە ئینتیزامیەکان کاسبکارێکی کورد بریندار بوو. تەقەکردنی هێزە ئینتیزامیەکان لە ماشینێکی کاسبکارێکی کورد لە جادەی بۆکان سەقز بریندارێکی لێکەوتەوە. بەپێی هەواڵێک کە بە ناوەندی هەواڵی ئاسوی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی پێنجشەممە هەفتەی ڕەزبەر لە جادەی نێوان بۆکان سەقز هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی جێگل لە پازگای ساڵح ئاوا تەقە لە ماشینێکی جۆری جیب دەکەن و لە ئەنجامدا کاسبکارێکی کورد بە ناوی محەممەد ئەمین زینەتی 47 ساڵ تەمەن خەڵکی چاپانی سەر بە شاری سەقز بریندار دەبێت. بەپێی ئەو هەواڵە محەممەد ئەمین زینەتی پاش برینداربوونی لەلایەن هێزەکانی ئینتیزامیەوە بۆ چارەسەری پزیشکی لەلایەن خەڵکی خۆجیەوە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە. 30% منداڵانی کار و سەرشەقام ناڕۆنە قوتابخانە. 31% منداڵانی سەرشەقام 6 تا 11 ساڵن و 9% تەمەنیان کەمتر لە 6 ساڵە. بە پێی هەواڵەکان بەرپرسی گشتی زیانە کۆمەڵایەتیەکانی ڕێکخراوی بێهزیستی بە ئاماژە بە لێکۆڵینەوەیە کە لەسەر منداڵانی سەرشەقام کراوە ڕایگەیاند کە 30% منداڵانی کار و سەرشەقام ناڕۆنە قوتابخانە و هەروەها 31% منداڵانی سەرشەقام 6 تا 11 ساڵن و 9% کەمتر لە 6 ساڵ تەمەنیانە. ئەو بەرپرسا لە درێژەی قسەکانی داوتی ئەو ئامارانە نیشاندەری ئەوەیە کە سیستمی بارهێنانی ئێران نەیتوانیوە بەستێنی پەروەردە و بارهێنانی خۆڕایی بۆ منداڵانی کار و سەرشەقام لە ناوەندی بارهێناندا پێک بێنێت و بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ژمارەیەکی بەرچاوی منداڵانی سەرشەقام لە تەمەنی ڕۆیشتن بۆ قوتابخانەدان بەرپرسانی دامەزراوە پەیوەندیدارەکان دەبێت پێداویستیەکانی ڕۆشتنی منداڵانی سەرشەقام بۆ قوتابخانەکان دابین بکەن. لەلایەکی دیکەوە بارودۆخی خراپی ئابووری شارۆمەندانی ئێرانی 60% منداڵانی ناچار کردووە تا بۆ بژێوی ژیانیان کار بکەن و ئەوە لە کاتێکدایە بەپێی یاساکانی نێونەتەوەی کار منداڵانی خوارەوەی تەمەن 18 ساڵ نابێت کاریان پێ بکرێت. بەپێی قسەی شارەزایان کاری منداڵان لە شەقامەکان و شوێنە نائەمنەکان بۆتە هۆی توشبوونی ژمارەیەکی بەرچاوی ئەو منداڵانە بە مادەهۆشبەرەکان و هەروەها تووشی چەندین گرفتی دیکەی کۆمەڵایەتی بوون و ئەو گرفتانەش لە داهاتوودا ئەنجامی خراپی
لەسەریان دەبێت. بەڵێ بەڕێزان هەر بۆ شێوەی کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد بابەتی ئەم جارەی بەرنامەی کرێکار تەرخان کراوە بۆ لێکدانەوەی هۆکارەکانی سەرهەڵدانی ئەتیاد لە ناو کرێکاران و چینی هەژار و فەقیری کۆمەڵگای بەگشتی ئێران و بە تایبەتی کوردستان. هەر بەم بۆنەوە میوانداریەتی بەڕێز ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵمان کردووە. هاوڕێ ئەنوەر زۆر بەخێر بیت. سپاس بۆ تۆ و سڵاو بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤی. سپاس بۆ ئێوە. کاگەنوەر بۆ شێوەیە پرسیارەکانم دەست پێەکەم. ئەو بابەتانەی کە هۆکارن بۆ ئەوەی کرێکاران و چینی هەژار و فەقیری کۆمەڵگای ئێمە بەگشتی ئێران ڕوو لە ئەحتیاتکەن چین. پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە پێم خۆشەوە بڵێم کە ئەعتیاد ڕاستە ڕەنگە لە نێو ئەو چینە یا ئەو قشرە لە جامعەی ئێراندا زۆرتر بێ یا زووتر گیرۆ دەبن، بەڵام بەگشتی بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئەم بەڵا کۆمەڵایەتیە ڕۆژ بە ڕۆژ لە ئاستی ئێران بەگشتی و لە نێو چین و توێژی جۆرا و جۆری کۆمەلگای ئێراندا پەرەی سەندووە بە شێوازێک کە تۆ ساڵ بە ساڵ ئاماری ئەعتیادەکان دەبینی دەچێتە سەر و گیرۆدەبووان بەم بەڵا کۆمەڵایەتیە دەچێتە سەر. ئەوەی کە لە نێو چینێکی دیاریکراودایە لە نێو قشتێکی دیاریکراودا وەک چینی کرێکار و زەحمەتکێش ئەگەر چاو لێ بکەین کە لە نێو ئەواندا تا حدێک زیاتر بێ یان بەربڵاوتر بوو بێتەوە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار. ئێمە ناتوانین ئەو واقعیەتە لە بەرچاو نەگرین. نەبوونی کار مەسەڵەن، ناومێدی سەبارەت بە داهاتوو، بێهیوایی لە دابینکردنی ژیان، نەبوونی تەخەسوس و تەخەسوسی کافی زۆر جار هەر لەبەر ئەم کۆمەڵە گرفتە تێکچوونی شیرازەی بنەماڵەکان بۆ خۆی دەبێتە هۆکارێک کە ئەم بەڵا کۆمەڵایەتیە لە نێو ئەم چینە دیاریکراوەی کۆمەلگادا زیاتر پەرەبستێنێ یا زیاتر جێی خۆی بکاتەوە. نەبوونی وشیاری حتا وشیاری پێویست بۆ ئەوەی بەرانبەر چێ لەگەڵ ئەم بەڵا کۆمەڵایەتیە بکە بۆ خۆی دەوری کاریگەری هەیە لەوەی کە توشبووان بەم بەڵا کۆمەڵایەتیە زیاد بکە. هەروەها نەبوونی وشیاری حتا لە ئاستێکدا چۆنێتی بەرانبەرچێکردن لە بەرابەر بێکاری و بێهیواییە کە لە ژیانی ئەوان و بنەماڵەکانیاندا هەیە بۆ خۆی دەتوانێت تەئسیر گوزار بێ لەوەی کە لەبەر نەبوونی ئەم هوشیاریەتی ڕوو لەم بەڵا کۆمەڵایەتێ بکەنەوە پێیان وایە ڕێگای نەجات ئەوەیە. هۆکار و فاکتەر زۆرن و بێگومان ژینگەیە کە کۆماری ئیسلامی خۆڵقاندوێتی. ئەم ژینگەیە بە تایبەت ژینگەی ژیانی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕەنگە زۆرتر مهەیە بێ بۆ ئەم بەڵا کۆمەڵایەتیە. بۆ نمونە ئەگەر لە قشریا لە چینی باڵاتر حتا تووشی ئەم بەڵا کۆمەڵایەتیە بن، ئەو کاریگەریەی کە ئەم بەڵا کۆمەڵایەتیە لە ژیانی کرێکار و زەحمەتکێشدا دەیتوانێت بیبێ مەرگومیرەکەی زیاتر بێ، تووشی نەهامەتی زیاتر بێ، دەست بداتە خۆکوژی، پەنا بەرێ بۆ دزی و ئەنواعی شتی دیکە کە بۆ ئەوەی ئەم نیازەی ژیانی ئەم نیازەی جەستەی دابینکە زۆر زیاترە لەوەی لە چینێکی سەرەوەتردا ئەم بەڵا کۆمەڵایەتی ئەگەر گیرۆدەی کۆمەڵە خەڵکێک بوو. بۆیە بێگومان هۆکارەکان زۆرن، بەڵام دەتوانین بڵێن ئەوانە بەشێک لەو هۆکارانن کە کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەوەی کە مەوادی مخدر یا هەوڵدان بۆ ئارامکردنەوەی ڕۆحی خۆیان لەو ڕێگان نادروستەوە لەو ڕێگان ناتەندروستەوە بۆ گەڕانی هیوایەک بە دەرونی خۆیاندا و ساڕێژکردنەوەی ئەو بێهیوایانەی کە لە ژیانیاندا هەیە پەنا بۆ ئەم بەڵا کۆمەڵایەتێ دەبن کە هەڵەیەکە لە ژیانی خۆیان و بنەماڵەکانیاندا و کاریگەری و ئاسەواری زۆر خراپی لە جامعەی ئێران و لە ژیانی ئەوانیشدا بووە کە تۆ ناتوانی و ناکرێ ئێمە بنەماڵەکان متەهەمکەین بەوە کە ئەوان خۆیان خوازیاریون، بەڵکو ئەوە کۆماری ئیسلامیە، ئەوە دەسەڵاتە، ئەوە خوژنگەیەکی خوڵقاوە، ئەوە بێهیواییەکە کە لە ئەسەر ئەم دەسەڵات و نیزامەوە بەرۆکی بەوان گرتووە و ئەوانی تووشی ئەم بەڵا کۆمەڵایەتیە و دەیان بەڵای کۆمەڵایەتی دیکەی لە کۆمەلگای کوردستان و ئێراندا کردو. باشە زۆر جار ئێمە هەر بە شێوەی ڕوتین و ڕۆژمەرە ئەبیستین و ئەبینین کە بۆ نمونە فڵانە فەرماندەی ناوچەیەکی بەشی تاران لە ناو شاری تاران دەستیان بەسەر سەدان کیلۆگرەم مەوادی مخدرا گرتووە، یا دەیان کەس لە عومدەفرۆشانی
مەوادی مخدریان دەستگیر کردووە بەڵام ئەبینی ڕۆژ بە ڕۆژیچ تووشبووان بەو مەوادەوە بوونی ئەو مەوادە لە ناو جامعە ئێمە ڕوو لە گەشەیە بەڕاست هۆکاری چی ئەمە؟ من لە بەشێک لە قسەکانم لە وەڵامی پرسیارەکەدا هەبوو کە کۆماری ئیسلامی خوڵقێنەریە و ژینگێ بێگومان کۆمەڵێک دام و دەستگای کۆماری ئیسلامی هەن لە ژێر ناوی مبارزە لەگەڵ مەوادی مخدر کە ئەمە ڕووبەدەرەوە ڕەنگە خەڵکی ئاسایین و کۆمەلگا بە حەقیقەت پێیان وابێ کۆماری ئیسلامی بەکردەوە و بەدڵ خەریکە مبارزە لەگەڵ مەوادی مخدر دەکەن ئەمە ئەسڵ و ئەساسی نییە نمونەی زۆر سادە دەتوانێت ئەم واقعیەتە بەیانکە تۆ چاولێک بە شەرێکی سالم بە هەر هۆکارێک کە لە کۆمەلگای ئێراندا تووشی ئەوە دەبێ بچێتە بەندیخانە بچێتە زیندان بەڵام تۆ دەبینی ئەم بەشەرە سالمە کە لە کۆجامعەکەدا سەرڕای بوونی ئەم هەموو بەڵا کۆمەڵایەتیە سالم ماوەتەوە بەڵام بە هۆکارێک چووەتە بەندیخانە بەڵام لە بەندیخانە وەختێ دێتە دەر بە معتادی دێتە دەر ئەمە خاڵێکە نیشان دەدا کە خودی بەرپرسانی کۆماری ئیسلامی خودی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی زەمینە خۆشکار و خۆڵقێنەر و پەرەپێدەر و بۆ خۆیان عاملی ئەسلی بڵاوکردنەوەی مەوادی مخدرن لە کۆی ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی خۆی ئەگەر تۆ چاولەکە بەشێک لە مافیای ئاڵوگۆڕی مەوادی مخدر سوپای پاسداران و نیروهای ئینتیزامی و کۆمەڵێک دام و دەستگای کۆماری ئیسلامی ئێرانن کە خۆیان بەمە دەوڵەمەند بوون بەمە بەشێک لە هەزینەی دام و دەستگاهای ئەمنیەتی کۆماری ئیسلامی پێدابین دەکەن فلان فەرماندە لە فلان سنووری ئەفغانستان پاکستان یا شوێنێکی دیکەوە دەبینی مەسەن دەڵێ دەیان قاچاقچی عومدەمان گرتووە کە ئەوەندەیان مەوادی مخدر پێبوو بەڵام هەر لەوێ تەنها لە تەلەڤیزیۆن پیشان دەدرێت بەڵام نەفسی ئەم مەوادی مخدرە جارێکی کە لە ڕێگای دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە کۆمەلگای ئێراندا بڵاو دەکرێتەوە غیری ممکنە تۆ چاولێک کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت ئەفرادی سیاسی دانەدانە هەوڵدا پەیدایان کە هەوڵدا بیان دۆزێتەوە لە زندانیان دەکات چاودێری تەلەفۆن دەکات چاودێری ئینتەرنێت دەکات چاودێری ژیانی ڕۆژانەیان دەکات هیچ شتێک بەراحەتی ناتوانێت مەزمون نێتە بەڵام بەراحەتی ناتوانێت بەڵام ئەی چۆنە تا ئێستا ئەوە دەیان ساڵە نەیتوانیوە پێش بەم مەوادی مخدرە بگرێ و ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان دەچنە سەر ئەمە ڕێک نیشان دەدا هەمووی ئەمەی کە ڕووبەدەرەوە نیشان دەدرێت غەیری ئەوان فریبی غەیری درۆکردن نەبێ هیچی دیکە نییە لە واقعدا خودی کۆماری ئیسلامی و دەم و دەستگای کۆماری ئیسلامین پەرەپێدەری ئەمانن و ئێستا خۆشبەختانە لە کۆمەلگای ئێران و کوردستان ئەمە لە هەموو کەس ڕوونە کە ئەوەی پێش بە مەوادی مخدر ناگرێت کۆماری ئیسلامی و ئەوەی دژایەتی ناکا و ئەوەی هەنگاو بۆ بنبڕکردنی هەڵناگرێت کۆماری ئیسلامی و نظامی کۆماری ئیسلامی بۆیە ئەمە تا هاتووە زیادی کردووە و ڕێژەی مەرگومیری لە ئێران زیاد کردووە لە مادی مخدردا ڕێژەی دزی زیاد کردووە هەر ئەم بەڵا کۆمەڵایەتیە بۆ بە هۆکاریەوەی شیرازەی بنەماڵەکان زۆرتر بپچڕێن هەر ئەم بەڵا کۆمەڵایەتیە بۆتە هۆکارەوەی کە منداڵانی سەرشەقام منداڵانی بێباو و کودایەک زیاتر ببن و دەیان بەڵای کۆمەڵایەتی دیکە ئێمە لە بیرمان نەچێت کاک مەهدی ئەگەر نەفرێک لە بنەماڵەیەکدا معتاد دەبێت با بڵێن مەسەڵەن لە ئێراندا 4 ملیۆن نەفەر هەیە کە معتادە ئەم ئامارە فەرزی بگرین بەڵام لە واقعدا 4 ملیۆن خانەوادە بەم بەڵا کۆمەڵایەتیەوە ڕۆژانە تووشی گرفت و کێشن کە ڕەنگە هەر بنەماڵەیەک 4 کەس 5 کەس ببێ ئامارەکەی کە تۆ حسێبی کە دەکاتە چەندین بەرابەر ئەم ئامارە دەچێتە سەری بۆیە حتا ئەو ئامارانێک کە کۆماری ئیسلامی لە مەوردی ئەتیادا دەیدا بەڕاستی ئامارێکی ناڕاست و نادروستن باشە کۆماری ئیسلامی زۆر جار ئەبینین لە تەبلیغاتە تەلەڤیزیۆنیەکانیان باس ئەوە کات کە ئەتیاد یەک نوع بیماری است مثلا بە فارسیەکەی خۆیان پێشین دە باشە ئەگەر واقعاً کەسێک کە تووشی ئەو ئەتیادە بووە کەسی وەک نەخۆشێک لە جامعە ماچاویلەکان شوێنی بووە بێ زیندان بێت ئێمە بیستومانەکە بە سەدان کەس لە زیندانەکانە بوون یانە فقط بەخاترەوە مەوادیان مەسرەف کردووە لە حاڵەتێکا کە ئەوانەی ئەبێ دەستگیرکردن ئەو کەسانن کە ئەو مەوادە دێنە ناو ئەسڵ هۆکاری سەرهەڵدانی ئەم دیاردەیە لە ناو جامعە ئێمە چی بوو ینی لەکوێوە ئەم مەوادە سەری هەڵدا لە ناو جامعە ئێمە بە تایبەت کوردستان ڕەنگە لە خێراییچە پەرەی سند
لە کۆی ئێران منوتم بەشێک لە دام و دەستگاهای کۆماری ئیسلامی ئەوڵەن کۆماری ئیسلامی زۆر ئاگاهانە وریانە ئەم بەڵا کۆمەڵایەتیە بە بڕۆی من پەرە پێدەدا و بەرنامە ڕێژیشی بۆ هەیە و بە تایبەت سوپای پاسداران بۆ ئەوەی بتوانێت و دام و دەستگاهای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لەم ڕێگای کەسابەتەوە لەم ڕێگای بازرگانی و ئاڵ و گۆڕی موادی مخدر نەکە لە نێو خۆی ئێران ئەوان بە وڵاتانی دیکەشی بەڕێ دەکەن و ساپۆرتی دەکەن و ڕێگای بۆ دۆدۆزنەوە و دەینێرن بە وڵاتانی چواردە و وڵاتانی ئەوروپای و ئەوانەشی دەکەن. ئەمە بۆ ئەوان قازانجێکی ماڵی و کەلانی تێدایە لەلایەک لایەکی دیکەش بەمە دەتوانن ژمارەیەکی یەکجار زۆر لە کۆمەلگای بەشەری گیرۆدەی شتێ بکەن کە نەیپەرژێتە سەر بیرکردنەوە نەیپەرژێتە سەر مبارزەکردن نەیپەرژێتە سەر ئەوە ناڕەزایەتی بەرابەر بە فڵان شتی دیکە دەرببڕێ کۆمەڵێکی زۆر لە جەماوەری بەرینی خەڵک گیرۆدەی ئەم بەڵا کۆمەڵایەتێ دەکەن کە مدام سەری لە نێو خۆیدایەوە بیر لە شتی دیکە ناکاتەوە. بەڵام لە کوردستان لە ئێران ئەم بەگشتی ئەمەی لە پشتە کە مەسایلی سیاسیشی لە پشتە بەڵام لە کوردستان تایبەتی تر کە مادام بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی هەیە هەستێکی نەتەوایەتی هەیە مبارزەیەکێ بۆ داواکردن لە مافەنەتەوەی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان ئەمە نەشاردراوەتەوە. کۆماری ئیسلامی ئاگاهانە لە کوردستان زیاتر لە بەشەکانی دیکە هەوڵی داوە پەرەپێدەری ئەم بەڵا کۆمەڵایەتیە بێ موادی مخدر. ئێستا لە ئێران ئەنواعی موادی مخدری سەنعەتی دروست دەکری. خودی کۆماری ئیسلامی دەستی هەیە لەوانەدا. ئەسڵەن هیچ گومانت لەوەدا نەبێ ئەو سایتانەی کە ئێستا بەرنمەیان ئەوەیە کە چۆنیەتی موادی مخدری سەنعەتی بە خەڵک پیشان دەدەن کە چۆنی دروستکەن لەلایەن دام و دەستگاهای ئەمنیەتی کۆماری ئیسلامیەوە دانراون بۆ ئەوەی کە بە هاسانترین شێوە هەموو کەس توانێت دەستی بەو نەوع موادی سەنعەتی مخدرە بگا کە لە موادەکانی دیکە زۆر خەتەرناکتر و کوشەندەترن و ئەمە ناتوانی بشاردرێتەوە کە بەشێک مەسایلی سیاسی لە پشتە بەشێک مەسایلی ئابووری لە پشتە بەشێک بۆ ئەوەیە کە تۆ خەڵکێکی بێدەنگ و کپکراوت هەبێ کە نەتوانێت لە بەرابەر دەسەڵات و نظامدا دەنگێک هەڵبڕێ. لە کوردستان وتم زۆر تایبەتی ترە هەدەفی سیاسی زۆر ڕۆشنی لە پشتە بۆەوەی لاوانی کورد بیر لە مبارزە نەکەنەوە بیر لە پێشمەرگایەتی نەکەنەوە بیر لە ناڕزایەتی دەربڕین نەکەنەوە گیرۆ دەبن بەو بەڵا کۆمەڵایەتیە خۆشیان و خانەوادەکانیشان دەبێت تووشی ئەو بەڵایە ببن. بەڵام یەک خاڵمان لە بیر نەچی گرنگە تاکتاکی کورد خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستان و خوێندکاران و گەنجەکانی کورد و دایکان و باوکان زۆر وریانە تەعامل لەگەڵم دیاردە کۆمەڵایەتیە بکەن کە بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتیان بەڵا کۆمەڵایەتیە بەداخەوە. ژیانی هەموو بنەماڵەیەکی ئێستا داگیر کردووە کەم گەڕک و کۆڵان هەیە کە چەندانە معتادی تێدا نەبێ دەبێت زۆر وریانە لەگەڵی هەڵسوکەوتکەن و هەڵ بدەن منداڵەکانیان تووشێ و بەڵا کۆمەڵایەتیە نەبێ. گەنجانێک کە دەبینن کەسانێک توش بوون دەستیان بگرن و بۆ خۆیان ئەم ژیانی تاڵی ئەوان بکەن بە ئەزمونێک بۆ خۆیان کە سەرڕای هەموو نەهامەتیەکە لە کۆمەلگای کوردستان و ئێران هەیەە سەرڕای هەموو مەحرومیەتێک هەیەە بەڵکو ئەو بێهیوای و مەحرومیەتە نەبێتە هۆکاری ئەوانش تووشی و بەڵا کۆمەڵایەتیە بن بە پێچەوانە دەبێت ئەوانەی تووشی ئەو بوون ئەو بەڵایە بوون و ڕۆژانە لە پێشچاوی ئەوان تحقیر دەکرێن دەبن بە ئازار بۆ بنەماڵەکانیان دەبن بە ئازار بۆ ڕەفیقەکانیان ئەمان هەوڵدەن لێ دوور بکەونەوە تا بتوانن ڕێژەی گیرۆدەبووان بە موادی مخدرە کەمتر بێتەوە لە کۆمەلگای کوردستان بێگومان بەشێک لە سیاستەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان دەتوانی بڵێ پاشەکشەی کردو. چالاکانی مەدەنی و سیاسی دکتۆرهای تایبەت لە بواری موادی مخدردا کە دەتوانن لە ڕووی ڕۆحی و ڕەوانیوە تەسیراتێکیان بێ کلینیکای تایبەت دەکرێت بە هاوکاری جەماوەرێکی زۆری خەڵک بکرێتەوە کە ڕێخۆشکەر بێ بۆی پێش بەمانە بگرێت. دیارە ئەوانە ئیمکاناتێکی دێوە بێگومان هاسان نییە ئەوە ئەرکی دەوڵەتە بەڵام دەوڵەت نەک ئەوە ناکە بەڵکو خۆی پەرەپێدەرێتی بۆیە ئەوەی دەبێت خەمی گەنجەکان بخوا خەمی مناڵەکانی بخوا دایک و باوکانن ئەوەی دەبێت خەمی ڕەفیقەکەی بخوا ڕەفیقەکەی ئەوەکەی دیکێ کە تووشی ئەو بەڵا کۆمەڵایەتیە بووە ئەوەیە کە گەنجەکان بە تایبەتی ڕۆژانە کە دەبینن ئەم بەڵا کۆمەڵایەتیە چه ئاسەوارێکی تەخریبی لە جامعەدا هەیەوە لەسەر بەشەرەکان هەیە لێ دوور بکەونەوە. ئێمە ئێستا کۆمەلگای ئێران بێکاری ڕەنگە گیرۆدەیەکی بێ بێمافی سیاسی و نەتەوەی ڕەنگە یەکێک لە گیرۆدەکان بێ نەبوونی ئازادی یەکێک لە بەڵاکانی کۆمەلگای ئێرانە هەموو ئەوانە ڕاستە بەڵام بوونی بەڵای کۆمەڵایەتی و دیاردەی موادی مخدر ڕەنگە لە هەمویان
تا ڕادەیە کاریگەری زۆرتر بێ بۆی جامعەکە خەریکە تەفروتونا دەکات کۆمەلگاکە شیرازەی کۆمەلگاکە بە تەواوی دەپچڕێنێ بە شەری سالم لە جامعەدا ناهێڵێ ئەمە خەتەراتی تایبەت بەخۆی هەیە بە شەری سالمە دەتوانێت جامعی سالمیشی هەبێ بە شەری سالمە دەتوانێت داوای ماف و داخوازیەکانی خۆی بکات بە شەری سالمە دەتوانێت ناڕەزایەتی دەرببڕێ بە شەری سالمە دەتوانێت بیر بکاتەوە ئەگەر ئەوانە هەموو لێسەندرایەوە هاسان نییە تۆ بتوانانی ئەوەی پێویستە لە پێناویدا مبارزە بکەیت. هاوڕێ ئەنوەر بۆ ڕیشەکانکردنی ئەم بڵا کۆمەڵایەتیە تاکەکانی کۆمەلگا چه ئەرکێکیان لەسەر شانە و هەروەها ئەو NGO و ڕێکخراوانەی پەیوەندیدار ئەبێت چی بکەن دەم و دەستگا حکوومەتیەکان و هەروە کاربەدەستانی حکوومەتی ئەوان چه ئەرکێکیان هەیە ینی چه ئەرکیان چییە لەو بوارەدا ئەبێت جێبەجێ بکەن وەکو وەزیفەیەک من پێمە نەبێ خەڵکی کوردستانی ئێران و خەڵکی ئێران هیوایان بەدام و دەستگاهای کۆماری ئیسلامی ئێران هەبێ ئەو دیاردیان بۆ بنبڕکە کە بێگومان لە ئەساسدا ئەوە ئەرکی دەوڵەت و نظامە ئەرکی دەسەڵاتە کە پێش بەوە بگرێەوە جامعەیەکی سالم ئیدارە بکە بەڵام مادام ڕژیمێک لەمە کەڵکی سیاسی ئابووری وەردەگرێ و لەمە دەتوانێت خەڵک بێدەنکە واتە تۆ دەبێت دڵنیابی کە ئەو کارێکی جددی بۆ لە بینبردننی ئاسەواری ئەم بەڵا کۆمەڵایەتیە ناکە. من لە وڵامی پرسیارەکەی پێشە بەشێک لەوانم تەوزیحدا کە تاکتاکی کۆمەلگای ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستانی ئێران دەبێ هەوڵ بدەن پێش بەم بەڵا کۆمەڵایەتیە بگرن ئەو لە بنەماڵەکانەوە هەموو باوکو و دایکێک هەموو برایەک هەوڵدا برا و خوشکەکەی تووشی ئەو بەڵا کۆمەڵایەتیە نەبن و بتوانن بە شێوازێک پێش بەوە بگرن کە فەردێک نەکەوێتە نێو بنەماڵەکان کە تووشی مەوادی مخەدر بوو. ئەمە خاڵێکی دیکە ئەوەیە ڕاستیەکەی ئەو کەسانەی کە پسپۆرن لە چۆنێتی پێشگرتن بۆ مەوادی مخەدر و پێشگرتن لەوەی کە کەسانێک کە توش بوون بیان هێننەوە دۆخی جارانی خۆیان دەبێ ئەوانە هەوڵی ئینسان دۆستانەی خۆیان زیاتر بدەن. ڕێنمایی دکتۆر و پسپۆرانی ئەو بوارە دەتوانێت کاریگەری هەبێ ناڕەزایەتیە کۆمەڵایەتیەکان هەتا بەرامبەر بە مەوادی مخەدر دەکرێت لە شارەکان ساز بکرێ و بچنە بەردەم دام و دەستگاهای کۆماری ئیسلامی بەرامبەر بە ئەم دیاردەوە پەرستەندنەکەی کە بتوانێت بۆ خۆی گوشارێک بێ بە جۆرێک لە جۆرەکان لە بەرابەر کۆماری ئیسلامیدا ئەترازێک لە پەیوەند لەگەڵ ئاتیادوانە بێگومان ڕاستە ئەوە بەداخەوە کە دەبێ هەزاران بنەماڵە بە بڕوای من بچن بەردەرکی دام و دەستگاهای کۆماری ئیسلامی بگون و ناڕەزایەتی خۆیان دەربڕن بۆی منداڵەکانی تووشە و بەڵا کۆمەڵایەتیە بوو وە گوشاری ناڕەزایەتیەکان ببێ بە بەشێک لەوەی کە ڕژیم ناچار بێ دەست لەوە هەڵگرێلانی کەمتر لەم مەیدانەدا پەرە بە مەوادی مخەدر بدا بە پێچەوانە هەنگاو هەڵگرێ بۆی کە مەسەن پێشی پێ بگرێت تا ڕادێک ئەمانە هەموو هۆکارن کە دەتوانێت تەوجە مەسەڵەن بۆ نمونە سایت هایەکی تایبەت کەسانی پسپۆر کە بتوانن کە ڕێنمایی خەڵک بکەن چۆن دوورکەونەوە لەو بەڵا کۆمەڵایەتی ئەوانەی توش بوون چۆن خۆ بپارێزن زۆر شتی دیکە هەیە کە ڕەنگە ئەوانەی کە بۆ خۆیان لە کۆمەلگاکەدان زیاتر لە ئێمە بتوانن ڕێگە چارەکان بدۆزنەوە کە دەبێت قۆڵی هیممەتی لێ هەڵماڵن و ئەمە بە ئەرچێکی ئینسانی ئەخلاقی و هەتا نەتەوەی و نیشتمانی خۆشیان بزانن لە پێناوەوەی کەمکردنەوەی ئەم بەڵا کۆمەڵایەتیەدا کە خەریکە هەموو بنەماڵەیەک پێیوە گیرۆدە دەبێت پێیوە دەناڵێنێ شیرازەی کۆمەلگا دەبچڕێنێ بۆیە لایەنی جۆرا و جۆری زۆرە ڕاستیەکە ئینسان ڕەنگە بۆ منێک کە پسپۆر نیم لەو بوارەدا تەنیا من دەتوانم لایەنە سیاسی و سلبیەکانی لە ڕووی ئەوانەوە بەیان کەم ئەوانەی کە بۆ خۆیان پسپۆرن و چۆنێتی پێشگرتن بەوانە باشتر لە ئێمەمانان دەزانن دەبێت تەنها ئەوەیە قۆڵی هیممەتی لێڵمانن و هەموو تاچی کۆمەلگا دەبێت ئەحساسی مەسئولیەتکە بۆ پێشگرتن لەم بەڵا کۆمەڵایەتیە یەکێک لە ڕێگاکانی ناڕەزایەتی بەرینی جەماوەریە لە بەرابەر دام و دەستگاهای کۆماری ئیسلامیدا و بە بڕوای من ئەو ڕۆ کۆماری ئیسلامی ناتوانێت سابتی کاکە ئەو پەرەپێدەر نییە و هەموو تاچێکی کۆمەلگا لێی معلومەکەوە سپای پاسداران و دام و دەستگاهای ئەمنیەتی کۆماری ئیسلامی و نیروی انتیزامی کە دەور و نەقشی بەرچاویان هەیە لە پەرەسەندنی مەوادی مخەدرت. ئێوە واتە وەک کۆمەڵە تا پرۆژە و بەرنامەیەکتان هەیە بۆ ڕیشەکەنکردنی ئەو بەڵایە؟ بێگومان وەک کۆمەڵە تۆ لێرە لە دوورەوە کە مادام لە ڕاستەوخۆ لە نێو شار و شەقامەکانی کوردستانی ئێران دانیت و ئیمکاناتی ماڵی دنیا و کۆمەلگاکە بەدەست تۆ نییە ئیدارەکەی
و چۆنێتی پاراستنی سنوورەکان، چۆنێتی پاراستنی نێوشار، چۆنێتی گرتنی مەوادی قاچاقچیانی مەوادی مەخەدر، تۆ بەشێک لەوانەوەیە کە دەسەڵاتت هەبێت لەوێ باندە گەورەکانی مەوادی مەخەدر بگری و لە زندانیان بکەیت. باشە بەشێکی دیکەوە سنوورەکان پارێزی، سنوورەکانی کوردستان پارێزی، بەشێکی ئەوەیە کە بە ئیمکاناتێکی ئابووری باش تۆ کلینیکای تایبەت بکەیتەوە بۆوانەی کە تووشی ئەو بەڵا کۆمەڵایەتیە بوون، بەشێکی ئەوەیە کە لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە تۆ بتوانانی ڕاگەیاندنی بەهێزەوە وری خەڵک زیاتر وریای بکەیتەوە، خوێندکاران، گەنجان، دایکان و باوکان زیاتر وریا بکەیتەوە. بەداخەوە ئێستا سنی ئاعتیاد گەیشتۆتە 15 ساڵ. بۆیە بۆ ئێمە دۆ بەڵام ئەوەندەی بە ئێمەی ئێستا دەگەڕێتەوە بە بڕوای من بۆ نمونە ڕۆژهەڵات تیڤی دەبێت دەور و کاریگەری زیاتری هەبێ بە بانگەوازی جۆرا و جۆر، بە شیکردنەوە، لە ڕووی سیاسیەوە لێکدانەوە لەسەر ئەو بەڵا کۆمەڵایەتیە کە چ کاریگەریەکیە خەڵکی پسپۆر بێنێ ڕۆژهەڵات تیڤی کە بۆ چۆنێتی بەرەنگاربوونە ئەو بەڵا کۆمەڵایەتیە و بە تایبەت دکتۆرهای تایبەت لەو بواردە کە چۆن ئەو نەخۆشانەی ئەو کەسانەی گیرۆدەی و بەڵا کۆمەڵایەتیە بوون دەتوانن پێشگیری بکەن و ڕێنمایی دایکان و باوکان بکرێت کە چۆن منداڵەکانیان لەم بەڵا کۆمەڵایەتیە دوورخەنەوە ڕەنگە ئەو ئێستا ئەوە بکرێت. بەڵام تۆ ئەگەر دەسەڵاتت هەبێت جامعەکەی خۆت بەدەستت بێ هەم ئیمکاناتەکەت هەیە و هەم قودرەتە ئیجراییەکەت هەیە و هەم دەتوانی پسپۆڕانی زۆر بێنی لەم عەرسەیەدا کار بکەن بۆ ئەوەی ئەم بەڵا کۆمەڵایەتی ڕیشەکێش بن. لە بیرمان نەچێ ئەمانە بە مانگ و 2 مانگ و 6 مانگ حتا ئەگەر کۆمەلگای کوردستان بەدەست حیزبەکانی کوردی ئێرانیشەوە بێ بە قەناعەتی من بە 5 ساڵ و 10 ساڵیش ئاسەواری ئەم بەڵا کۆمەڵایەتیە نابڕێ. هەر نظامێکیش دوای کۆماری ئیسلامی بێتە سەرکارەمە لە بیرمان نەچێ یەکێک لەو بەڵایەنەی کە ڕوبەڕووی دەسەڵاتی داهاتوو دەبێتەوە و دەبێت گرنگی زیاتری پێ بدە و دەبێت خەرجێکی زۆری بۆ بکە و دەبێت پسپۆڕانێکی زۆر لەو بوارە دەبخاتە کار و بەرنامە ڕێژی زۆری بۆ بکە بۆی تا بتوانێت ئەم بەڵایە لە جامعەی ئێراندا دەرسەدەکەی وردە بێنێتە خوار و بەرەو تەواوبوونی بەرێ. یعنی کارێکی یەکجار گەورە و عەزیمی دەوێت ڕاستی. وەک دوایین پرسیار کاک ئەنوەر من خۆم شخصەن شاید حاڵی ئەو مۆزوعە بووم کە هەر لەم پەیوەندەدا چەندین پەیامی ئاموزەندەت ئامادە کردووە لە ڕۆژهەڵاتی ویشتە بڵاو بووە. دلیلی چییە بۆ ئەوە حتا شاید لە حیتەی کاری ئێوە خارج بووێ وەک تەخەسوسی 100% وا بووە، بەڵام هۆکاری چییە ئایا بۆ ئەم مەسەلە لە لاتانەوە گرینگە؟ من بەش بە حاڵی خۆم ئەگەر دیارە من فترەیەکە بۆ خۆم لە تەلەڤیزیۆن کارم کرد بێگومان تراکتی جۆرا و جۆر و هەروەگەوەی شارەتان پێ کرد ڕەنگە مەقالە و بابەتی جۆرا و جۆریشمان لەو بارەوە بەڵاو کرد بێتەوە. ئێستاش دەکرێت بۆیە بۆم گرنگە پێم وایە ناتوانێ نەکەر من کۆمەڵە بەگشتی ئەوەی بۆ گرنگە چونکە ئەم ئاعتیاد و ئەم بەڵا کۆمەڵایەتیە تان و پۆی کۆمەلگای ئێرانی تەنیوە. تۆ ئەگەر بۆی بتوێ مبارزەکەت بکەیت پێویستت بە خەڵکی سالم و سلامەتێ بۆی جامعەیەکی سالمت هەبێ کە لە قسەکانی پێشودا دەبێت خەڵکێکی سلامەتت هەبێ بۆ ئەوەی نەهێڵی نەسڵێک بفەوتێ دەبێت مبارزەی لەگەڵ بکەیت، دەبێت ڕوونکردنەوە بدەیت، دەبێت بەرنامەت هەبێت، دەبێت قسە بکەیت، دەبێت ماندوو نەبی، دەبێت لە نێوخۆی وڵات ئەوەندەی بە ئیمکاناتی ئێمە دەکرێت لەم ڕاستایەدا دۆست و ئاشنامان هەبێ کاری لە پێناودا بکەین و هانیان بدەین کە لە عەرسەی بەرانبەرچێکردن لەگەڵ مەوادی مخەدردا دەبێت ئەوەندەی عەقڵیان توانیان ئیمکاناتیان تێگەیشتنیان پسپۆڕیان دەیبڕێ کار بکەن ئەو بڵا کۆمەڵایەتیە لە کۆمەلگای کوردستان و ئێران دوور بخرێتەوە کە بەتایبەتی بە بڕوای من ئێمە ڕەنگە لە کۆمەلگای کوردستان تەئسیرەکەمان زیاتر و کاریگەرتر هەبێ. نەکەر ئێمە بەتەنیا هەموو حیزبەکانی کوردی ئێران بە بڕوای من دەبێ ئەمە بە یەکێک لە دەستوری کاری خۆیان دابنێن و کاری جدی لەسەر بکەن. من پێم وایە ئێمە ژەورەخنێمان پێوارەدا بە تاک و وەک حیزبیش کە ڕەنگە لەم عەرسەیەدا ئەوەندەی پێویستە یا ئەوەندەی حتا ئەم بەڵا کۆمەڵایەتیە کاریگەری لەسەر کۆمەلگای کوردستانی ئێران هەیە هەستمان پێ نەکرد بێ یا بەرانبەرکێمان نەکرد بێ. ڕەنگە مەسەڵەن بۆ نمونە زەقبوونەوەی کوشتنی کۆڵبەران کە پێم وایە جەنایەتە وەحشیگەریە کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی کوردیکە بەرامبەر بە کرێکار و زەحمەتکێشی کوردیکە لەبەر بژێوی ژیانیان کارێکی قورس دەکرد. ئەمە ڕەنگە زۆر زەختر بێ لە زێهنی کەسانێکدا زۆر زەختر بێ لەوەی کە بەڵایەکی کۆمەڵایەتی ڕۆژانە زۆر بە بێدەنگی خەڵک دەکوژێ
زۆر بەبێ دەنگی خەڵک لەبین دەبا ئاماری ئەو کەسانەی کە ئەگەر ئامارێکی دقیق هەبێتەوە بتوانانی لە کۆی ئێران کۆیکەیتەوە ساڵانە هەزاران بەشەر لە ئەسەر مەوادی مخدردا بەبێ دەنگی دەمرن دەنگدانەوەیەکشی نییە بۆیە ئێمەش ڕەنگە بە حەدی کافی یا بە حەدی پێویست دەرکمان بەمە نەکرد بێ هەستمان پێ نەکرد بێ کە من پێم وایە دەبێ ئەرکمانە لەم ڕۆ بە دواوە ئەوەندەی کردومانە چەند قات زیاتری بکەین و بەرنامەی تایبەتمان بۆ هەبێ بە تایبەت ڕۆژهەڵات تیڤی بە بڕۆی من دەکرێت لەم بوارەدا کاری زیاتر بکە کاری وشیاری و ئاگاگەرانە زیاتر بکە ڕێکخستنەکانی ئێمە لە نێو خۆ دەبێ کاری زیاتر بکەن بە وشیارکردنەوەی خەڵک من وتم تەنیا ئەرکی ئەمە نییە بە تەنیا ئەرکی هەموو حیزبەکانە ئەرکی هەموو چالاکێکی سیاسیە ئەرکی هەموو تێکۆشەرێکی کووردە ئەرکی هەموو پزیشکێکی تێکۆشەر و ئازادی خوازە ئەرکی هەموو مامۆستایەکی زانکۆیە لە زانکۆدا لە جامعەکانی ئێراندا ڕوونکردنەوەی هەبێ لەسەرەوەی خوێندکاران گەنجانی کورد و ئێرانی تووشی ئەو بەڵا کۆمەڵایەتیە نەبن ئەرکی مامۆستای قوتابخانەیە ئەرکی دایک و باوکەکانە ئەرکی هەموو ڕێکخراوێکی مەدەنیە کە پێی وایە دەبێ لە مقابل جامعەکەیدا لە مقابل هاونەتەوەکانیدا لە مقابل هاوتەمەنەکانی خۆیدا مبارزە بکە بۆ ئەوەی کە ئەم بەڵا کۆمەڵایەتیە لەوە زیاتر پەرە نەستێنێ و ئەرکی هەمووشمانە بە کۆ ڕێگای جۆرا و جۆر بگرینە بەر بۆ گوشار لە بەرابەر بۆ گوشارهێنان بۆ کۆماری ئیسلامی و لە هەمان کاتدا بۆ ڕسواکردنی کۆماری ئیسلامیش کە بۆ خۆی عامل و پەرەپێدەری ئەم بەڵا کۆمەڵایەتیە لە کۆمەلگای کوردستان هیوادارم هەموو لایەک بتوانین لەم ئاستەدا بین و بتوانین کاری زیاتر بکەین بۆەوەی کە پێش بەم مەرگە بێدەنگە بگرین کە خەریکە وردە وردە ژیانی هەزاران گەنجی وڵاتی ئێمە لە بین دەبا و بێهیوایان دەکا لە زۆر شت. بڵێ زۆر سپاس هاوڕێ ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە زۆر سپاس کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەیە بەشداریتان کرد. سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتی و بەرنامەی کرێکار بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەشمان بۆ هیوایە کە ڕۆژێک بێت و هەموو پێکەوە بتوانین ئەعتیاد لە ناو جامعەکەی خۆمانە ڕیشەکەنکەین تا دیداری داهاتوو ماڵەوایتان لێ دەکەن.